بەڵای عزیزان لە تەوەری دووەما گفتوگۆکەین دەربارەی گرنگی شارەزابوون لە گۆڕانکاریەکانی کەشوهەوا یاخود پێشبینیەکانی کەشوهەوا بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز محەممەد کەمال شارەزا لە بواری کەشوهەوامان کردو لە گەرمیانەوە. کاک محەممەد سڵاوی خوای گەورەت لێبێ، سوپاس بۆ ئامادەبوونە. سەرەتا با لەوە دەست پێ بکەین بۆچی گرنگە ئێمە شارەزاییمان لە کەشوهەوا و پێشبینیەکانی کەشوهەوا و گۆڕانکاری کەشوهەوایە هەبێت؟ بەڵێ سڵاوتان لەبێت بەیانی بینەران و بیسەران باش. دیارە ئێمەش هاوشانی وڵاتانی پێشکەوتووی ئەوروپا و وڵاتانی در کە هەرێک لە وڵاتەکان شارەزای بواری کەشناویسیان هەیە. ئەڵبەتە ئێمەش هیچ جیاوازیەکمان نییە لەگەڵ وڵاتانی دیکە و هەم بۆ بەرەو پێشخستنی زیاتری زانست لە هەرێمی کوردستان و شارەزابوون لە بوارەکانی دی ئێمەش چاومان لەوان تۆ زیاتر و هەڵماندا و لەوان زیاتر کە فێری بواری کەشناسی ببین چونکە ئێمە ئەتوانین مەترسیەکانی بارانبارین لە کاتی بارانی بەهێزدا بخێنە ڕووکەمەش خۆی لە خۆیدا سوتێکی ئێجگار گەورەی هەیە هەم بۆ هاونیشتمانیان و هۆشیارکردنەوە لە بوونی خۆڵبارین یاخود لە ئاگادارکردنەوەک لە کاتی ناسەقامگیری کەشوهەوا. هەڵبەتە خستنە ڕووی هەرێک لەم پێشهاتانی کەشوهەوا هاوکاریەکە بۆ ئاگادارکردنی خەڵکی و هەروەها فڕۆکەوانەکان لە بوونی ناسەقامگیری یاخود لە کەرتی پەروەردەیی. هەڵبەتە گرنگی زۆرە و ئێمە توانین هاوڵاتیان ئاگادار بکەینەوە لەوەی کە سەرمایەکی بەهێز بڕێوەیە. ئەمە شوا کات خەڵک زیاتر هۆشیار بێت، وا بکات زیاتر خۆی ئامادە بکات بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو سەرمایەی کە بڕێوەیە. هەڵبەت هۆکار زۆرە و باس و خوازی زیاتر خستنە ڕووی شارەزابوون لە کەشوهەوا زۆرە. بۆیە ئێمە شاوشانی وڵاتانی ئەوروپا ئەمانەوێت لە کوردستان بناخەیەک و پێگەیەکی تایبەت دروستکەین بۆ گەنجان کە لە خۆمانەوە دەست پێ بکەین تاوەکو دوای خۆشمان بۆی بتوانین هەرێمی کوردستان بە زانستێکی باشەوە زیاتر فراوان بکەین. بۆیە ئێمەش ئەمانەوێت وەکو گەنج بتوانین خزمەتی خەڵکی خۆمان و ئەوەش پیشانی وڵاتانی تری ئەوروپا و وڵاتانی بیانی بدەین کە بەڵێ لە هەرێمی کوردستان گەنجی لێهاتوومان هەیە بتوانێت پێشبینی بۆ کەشوهەوا و گۆڕانکاریەکان بەگشتی بکات. کاک محەممەد، هەرێمی کوردستان خاوەنی چوار وەرزی جیاوازە، پێشبینیکردنیش لە هەر چوار وەرزەکە ئەتوانم بڵێم جیاوازێکی زۆر دروستەکە لە بەرزترین پلەی گەرماوە تا دواتر بۆ وەرزی نزمترین پلەی هەر گەرمی کە ساردێکی زۆرمان هەیە. سەر چاوەکانی پێشبینیکردنی کەشوهەوا لە هەرێمی کوردستان ئێوە پشت بە چی ئەبەسن بەتایبەت لەبەر بوونی ئەو هەموو گۆڕانکاریە زۆرەی لە پلەکانی گەرما و جەو و کەشوهەوای هەرێمی کوردستان؟ بەڵێ هەڵبەتە هەرێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان و بەتایبەت بڵێن هەرێمی کوردستان بەگشتی شێواز و کەشوهەوای جیاوازی ئەکەوێتە سەر هەڵکەوتەی جوگرافی ناوچەکە و هەروەها بەرزی لەسەر ئاستی ڕووی دەریا. ئەمانە هۆکارن بۆ گۆڕانی کەشوهەوا لە ناوچەکە. بەڵام ئێمە وەکو شارەزای بواری کەشناسی نەخشە و تایبەت بە خۆمان هەیە و هەڵبەتە لێکدانەوەی پێشبینیکردنی کەشوهەواش کەوتۆتە سەر ئاستی شارەزابوون و شارەزایی کەسەکە لە بوارەکە. ئێمە نەخشەی ئەوروپی و ئەمریکی و هەروەها سعودی و تورکی و چەندین وڵاتی دیکەمان هەیە کە هەمووی نەخشەی جیاوازن و هەر نەخشەیەک تایبەتە بە بوارێک نەخشە هەیە تایبەتە بە بارانبارین و پلەی گەرما و سەرجەم ڕەکەزەکانی دیکەی کەشوهەوا. ئێمە هەرێک لەو نەخشانە وەرەگرین و بە گوێرەی شارەزاییمان و پسپۆریمان لە بوارەکە لێکدانەوەی بۆکەین. بە تایبەتی ئێمە کە گرفتمان بۆ کەشوهەوا دروست بێت بە تایبەتی لە وەرزی پاییز و لە وەرزی بەهاردا، چونکە هەردوو وەرزەکە بۆوە ناسراوە کە زۆرترین گۆڕانکاری کەشوهەوا ڕۆدات. بە تایبەتی لەم چەند ساڵی دوایدا کە بەگشتی گۆڕانکارێکی گەورە لە کەشوهەوای جیهاندا دروست بووە. ئەمە وای کردووە زیاتر پێشبینیکردن بۆ ئێمە قورس بێتەوە. بەڵام ئەو شارەزایی کە ئەو کەسەی کە شارەزایی لە بواری کەشناسیدا هەیە ئەگەر بێت و لێهاتوو بێت و تەواو پسپۆر بێت لە بوارەکە و شارەزایەکی باشیە بێت، ئەتوانێت تا ڕادەیەکی باش کۆنتڕۆڵی ئەو گۆڕانکاریانە بکات بە لێکدانەوەی زانستی. بۆیە ئێمە لە نەخشەی تایبەت بە خۆمان هەیە. واتە ئێمە حەزەکەم ئەمە ڕاستکەمەوە بۆ خەڵکی زۆرێک پێی وایە ئێمە تەنها لەسەر ئاپێکی
ئامادەکراوی موبایل پێشبینی کەشوها بڵاوەکەینەوە کە لەناو موبایلی هەموماندا هەیە بەڵام نەخێر ئەمانە ئەتوانم بڵێم تا ڕادەیەکی زۆر هیچ ڕاستی نین و نادروستن بۆ پێشبینیکردنی کەشوها بەڵکو ئێمە نەخشە و داتا و وەروها شێوازی تری تایبەت بە خۆمان هەیە پێشبینی لەسەرەکەین و هەر شیکارکردنێک و لێکدانەوەیەک لەسەر نەخشەکانی کەشوها زیاتر لە 40 خولەکی پێچە تاوەکو بە تاواتی دەگەینە ئەنجامێک ئەمە بەدەر لەوەی کە بە شوەیەکی راپۆرت ئامادەیەکەین و بەگشتی لە سەرەتای شیکارکردنیەوە تاکو کۆتایی دروستکردنی راپۆرتەکان زیاد لە کاتژمێر و نیوێکی پێچێت بۆیە شیکارکردنی کەمێک ئەستەمە و ئێمە بۆ شێوەی پێشبینی بۆ کەشوهاکەین. کەواتە چیتان پێویستە یاخود چی کەرەستەیەکی کە پێشکەوتوو لە جیهانە هەیە بەڵام بەداخەوە هێشتا لە کوردستان ڕەنگە بەردەست نەبێ یاخود بربەست بێ بۆ ئێوە بتوانن خێراتر و باشتر بە کوالێتێکی بەرزتر بتوانن شیکردنەوە پێشبینی بۆ کەشوهەوای هەرێمی کوردستان و ناوچە جیاوازەکانی چونکە لە یەک کاتا دەکرێت لە هەرێمی کوردستان پلەی گەرما زۆر بەرز بێ و بەڵام لە ناوچە شاخاویەکان تەنانەت تا ئاستی بارانبارینیش هەمان بێت. بەڵێ دیارە هەندێک ئامێر هەندێک کەرەستە هەیە کە لە ئەوروپا هەیە زیاتر دەستگا گەورەکان پشتی پێبەستن و ئەو ئامێرانە هەیە بەڵام بەداخەوە لە کوردستان تەنها ئەوەی نەبێت کە لەسەر نەخشەیەک پێشبینی کەشوهاواکە نەخشەکەش ئامادەکراوە بەشێک لە نەخشانشە نادروستن هەندێک سەرچاوە هەیە نادروستە بەڵام ئێمە وەکو کەشناسیە بێت بەراوردی نەخشەکان بکەین بۆی تاکو دەگەین ئەنجامێک بۆیە ئێمە پێویستمان بە ئینتەرنێتێکی زۆر خێرا هەیە بۆی بتوانین گۆڕانکاریەکان بە خێرایی وەربگرین و پێویستمان بە کۆمپیوتەر هەیە و هەروەها پێویستمان بە ئامێری گەرمی پێ و هەروەها پێویستمان بە ئامێری خێرایی با هەیە کە بە تاواتی پێشکەوتوو بنەوانە زۆر گرنگ و زەڕۆڕن کە لە ئێستادا پێویستمانە وەکو کەشناسی بەکاری بێنین چونکە ڕۆژانە خێرایی با لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر جیاوازەوە گۆڕێت و ئەو لەسەر نەخشەش ئەو کە خێرایی باید دائەنێت تەنها نزیکراوە وەکو دقیق نییە تەنها ئەوە نەبێت ئێمە وەکو شارەزایی لە کاتی دروستبوونی هەر ڕەوشێکی کەشوەوە پێشوەختە ئەزانین خێرایی با دەکاتەش ئاستی چەندێک بەڵام لەسەر نەخشە ئەوە ئامادە نەکراوە بەڵام ئەگەر بێت و ئامێرێک بێ ئێمە ئەتوانین بە شێوەیەکی ڕاست و دروستتر پێشبینەکانی کەشوهەوا بخێنە ڕوو و زیاتر ئەو ئامارانەی کە لە ڕووی چ بارانبارین بێت چ ڕێژی بەفربارین بێت چ ئاستی خێرایی بابێت ئێمە ئەتوانین لە ڕێگەی و ئامێرە تایبەت و باشانەوە بەگشتی بۆ خەڵکی هەرێمی کوردستان بڵاو بکەینەوە بەڵام بەداخەوە ئەوەی کە هەیە شتێکی کەرەستەیەکی لاوەکی و سەرەکی نەبێت کە بەتایبەت لە بەڕێوەبراتی کەشناسیەکاندا ئەو ئامێرانە هەیە بەتایبەتیش ئەو ئامێری پەیوەندنی ڕێژەی بارانبارین و بەفربارینە بەڵام تاکو ئێستا ئامێرەکانی تر کە زەڕورن بۆ پلەکانی گەرما و پێوانەیەکردنی خێرایی با و دیاریکردنی ئاڕاستەکانیان بە شێوەیەکی پێشکەوتو تاکو ئێستا لە هەرێمی کوردستانەوە نییە هیوادارم بتوانین لە داهاتوودا کارێک بکەین پێشخستنی زانستی بواری کەشوهەوا لە هەرێمی کوردستان زیاتر پێش بکەین. محەممەدۆ شارەزایەکی باری کەشناسی پێشبینیتان چییە بۆ بەهار و هاوینی ئەم ساڵ دەکرێت پلەی گەرما چۆن بێەوە ئایا جیاوازی چێبێ لەگەڵ وەرزەکانی تری ساڵە بەتایبەت ساڵەکانی پێش و هاوینی ساڵی پێش؟ دیارە ئێمە لە سەرەتا لە وەرزی بەهاری ئەمساڵەوە دەست پێ بکەین دیارە لە ماوەی 3 ساڵی ڕابردوو هەرێمی کوردستان وەک گەرمیان بە تایبەتی بە قۆناغێکی سەختی وشکە ساڵیات تێپەڕی ئەمەش بەهۆی ڕوودانی دیاردەیەکی گەورە لەسەر زەریای هێمن کە بە دیاردەی لانینە ناسراوە هەڵبەتە ئەو زەریایە کاریگەریەکی گەورەی هەیە لەسەر تەواوی کەشوهەوای جیهان بە تایبەتی ڕوودانی دیاردەکە لەسەری 3 دیاردەتیان ڕۆدات پێڵێن دیاردەی لانینا دیاردەی ئێڵنینۆ دیاردەی ئێنسۆ دیاردەی لانینا واتە ساردبوونی زەریای هێمن و نێگەتیڤکردنی سەرجەم دەریا و زەریاکانی جیهان و دروست نەبوونی شێ و نزمە پاڵەپەسۆ لە سەر دەریاکان و حاڵەتێکی ترمانەیە پێڵن ئێلینۆ واتە گەرمبوونی زەریاکە و پاشان چالاکبوون و ئاکتیڤکردنی تەواوی دەریا و زەریاکان و ناردنی شەپۆل و نزمە پاڵەپەسۆ و حاڵەتێکی دیکەمان هەیە پێڵن ئینسۆ واتە حاڵەتی بێلایەن لەم کاتەدا ئاستی بارانبارین بەگشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی لە حاڵەتێکی نۆرماڵا بێت واتە وشکە ساڵی نییە بەڵام ئەو حاڵەتێک کە ڕووی داوە وشکە ساڵی تیان ڕۆدات پێڵێن لانینا
واتە نێگەتیڤکردنی دەریا و زەریاکان و لە باتی نزمە پاڵەپەستۆ بەرزە پاڵەپەستۆ ناوچەکە ئاگرێتەوە. دیارە لە ماوەی ئەم 3 ساڵەیە ئەو حاڵەتەمان تێپەڕاندووە، بەو حاڵەتەیە تێپەڕێنین، بەڵام خۆشبەختانە ئەمساڵ زەریاکە گۆڕاوە بۆ حاڵەتی ئیوتراڵیا خۆت بڵێن ئینسۆ کە حاڵەتێکی بەلایەنە، بە تایبەتی لە وەرزی بەهاری ئیمساڵەوە کەشوهەوا گۆڕاوە و سەرجەم دەریا و زەریاکان بە گشتی ئاکتیڤ بوونە. پێشبینیم وایە تاوەکو نزیکی مانگی 5 بارانبارین لە هەرێمی کوردستان بەردەوامی هەبێتەوە، مانگی 4 ئینشاءڵڵا باراناوی بێت و لە ڕۆژی چوارشەمەی ئەم هەفتەیەوە واتە کۆتایی ئەم هەفتەیە شەپۆلێکی تری بارانبارین هەیە کە سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستان ئەگرێتەوە و هەورە بروسکەشی لەگەڵایە. لە هەندێک شوێن بارانەکە باشە و ئەگەری بەرزبوونی ئاستی ئاویشەیە و بەگشتی سەرانسەریە و بەنسبەت هاوینی ئیمساڵەوە پێشبینیەکەم هاوینی ئیمساڵ هاوشێوەی پارساڵ بێت. لەکانی گەرما لە هەندێک ناوچە 52 بۆ 53 پلەسیلیزی تۆمار کرد، بە تایبەتیش ناوچەکانی باشوور و باشووری گەرمیان، ناوچەکانی بڵێن حەمرین و خانەقین و کفری و کەلار و بەشێک لە ناوچەکانی خۆرڵاتی گەرمیان پێشبینیەکەین پلەکانی گەرمە تاکو 52 پلەسیلیزی تۆمار بکات. هەواتە هاوشێوەی 80 بۆ 90% هاوشێوەی پارساڵە بێت لە ڕووی پلەی گەرماوە تا ڕادەیەک گەرمایەکی بێزەرکەر و درێژخایەنمانە بێت. کاک محەممەد، وەک کۆتا ڕێنمایی یان کۆتا پەیام ڕێنمایی چیە بۆ خەڵک چۆن خۆیان ئامادە بکەن بۆ کەشوهەوای بەهار و هاوینی ئەمساڵ؟ وەڵا ئەمەوێت سەرەتا لەوە دەست پێ بکەم کە بتوانن ئەم وەرزەی بارانبارین کە لە پێشماندا ماوە ئەگەری بارانبارین هەیە، هیوادارم بتوانن لە ئێستاوە دەست بکەن بەوەی کە بتوانن بەنداوەکان تەواو بکرێت، چونکە ڕاستی بەندا و کارێکی زۆر گرنگە بۆ عەمبارکردنی ئاو. ئەگەر خوا نەخواستە بێت و لە ساڵێکدا وشکە ساڵی ڕوودا لە هەرێمی کوردستان ئێمە پشت بەو ئاوی بارانەوەی کە لە بەنداوەکان عەمبار کراوە سوودی لێبینین، بەڵام بەداخەوە تاکو ئێستا پرۆژەکان دەرچوون بەڵام جێبەجێ نەکراوە. هیوادارم کار بکرێت لەسەرەوەی بەنداوەکان تەواو بکرێت بۆی هەمووی ئامادە بێت بۆ ساڵی ئایندا و مژدادەم بە کشت و کاڵکاران و جووتیاران ئەوانەی کە لە ئێستاوە ترسیان لێ نیشتووە، بە تایبەتی هەولێر و دهۆک و شوێنەکانی دیکە لە چاو ناوچەکانی پارێزگای سلێمانی وەڵەب جێگەرمیان بارانی کەمتر لێباریوە. هیوادارم بێئومێد مەبن، چونکە شەپۆلی بارانبارین هەیە، ئەوەی کە لەسەر نەخشەکان شیکاریمان بۆ کردەوە دەرکەوتەوە، شەپۆلی باش هەیە دڵخۆشکردن واتە هەمووی بارانی فریاد ڕەسن، نەک لە مانگە و لە مانگی داهاتووش تاکو نزیک مانگی 5 ئەگەری بارانبارین هەیە و هیوادارم بێئومێد مەبن و ئەگەری وشکە ساڵی نیە لە ئەمساڵدا و بەنسبەت هاوینی ئەمساڵشەوە هاوشەوەی هاوینی پارساڵە بێت. ناتوانین بڵێن هاوینێکی ئێجگار زۆر سەختە بێت، بەڵکو هاوشەوەی ساڵانی تر هاوینێکی هەر گەرممانە بێت، تەنها هەندێک ناوچە نەبێت کە 52 پلەسیلیزی تۆمەرەکرێت بە تایبەتیش ناوچەکانی گەرمیان و ناوچەکانی تری هەرێمی کوردستان کە بە ناوچەی شاخاوی و کوێستانی هەژمارەکرێت. پلەکانی گەرما تێدا تاکو 45 تاکو 46 پلەسیلیزی لە هەندێک شوێن 47 تۆمارەکرێت، لەوە زیاتر بەرز نابێتەوە. واتە هەمان پلەی پارساڵ تۆمارەکرێت لە ناوچەکانی هەرێمی کوردستان ڕووی پلەی گەرماوە و ئەمەوێت لێرەشەوە باس بکەم کە چەند ساڵجارێک گۆڕانکاری کەشوهەوا ڕۆدادا سەر زەریای هێمن و ڕوودانی ئەو دیاردانە، واتە 3 بۆ 4 ساڵ هەر دیاردەیەک ڕۆدات. ئێستا ئێمە حاڵەتی لانینامان تێ پێشبینیەکەم لە بەهاری ئیمساڵەوە تاوەکو 4 بۆ 5 ساڵی داهاتووش وشکە ساڵی لە هەرێمی کوردستان ڕوونەدات. هەرێک لەو ساڵانەی کە لە داهاتووە دێنە پێشمان پشت بەخوای گەورە یەکێک دەبن لە ساڵە پڕ باراناویەکان و تەڕەکان ئینشاءڵڵا و مەترسی وشکە ساڵیشمان نابێت. یاریەکانی ئەمەش هیوادارین ساڵێکی بەهارێکی خۆش و سپوسمان هەبێت و هاوینیشمان ئینشاءڵڵا ئەوەندە سەخت و گەرم نەبێت. زۆر سوپاس بۆ زانیاریەکانە. بەڕێز محەممەد کەمال شارەزای لە بواری کەشوهەوا ئەم تەوەرە لەگەڵمان نابوو.